بیسەرانی هێزا لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بە پێک تشتکە مەزنە و کێماسێکە شارمزایە ڕوڕەشیەش بۆ بازانی وەکی ئەڤرۆکە دەیە تەرکە سەر ئاخا بازانی با بلا برایە و یە کوردن ڕەخی و با بلا دۆر وە با دەی وەچە تەرکل دۆر خێتوانە ئەستە شارمزایە گەمتر نووسینگەی یاسایی سەدا بە بۆنەی ساڵیادی دوایین دیداری پارێزەران لەگەڵ ڕێبەری گەلی کورد کە حوتی ئابی 2019 ئەنجامدراوە لەسەر هەژماری خۆیان لە میدیای دیجیتال ڕاگەیاندراوێکان بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە دوایین دیداری پارێزەران لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پێیوەست بە شەڕ لە سەرەکانی و گرێسپی ڕایگەیاندبوو ئەو دەتوانێت لە ماوەی هەفتەیەکدا بە تەواوی کۆتایی بەم شەڕە بهێنێت بە پێچەوانەوە برینە قوڵە جڤاکیەکان دەکرێنەوە و ئابووریش ناتوانێت ئەم ڕەوشە ڕابگرێت. بەڵام بانگەوازە چارەسەریەکە و دیالۆگەکەی بەڕێز ئۆجەلان بێوەڵام مایەوە. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوە کراوە بە قەدەغەی دیداری پارێزەران لەگەڵ ڕێبەری گەلی کورد و دەڵێت پێویستە ئیتر بزانرێت سیستەمی گۆشەگیری ئیمراڵی کاریگەریەکی نەرێنی لەسەر هەموو کەسێک دادەنێت. سیستەمی یاسایی سەراژێر دەکاتەوە و گەیاندویەتی بە بنبەست دەبێت بە زووترین کات هەنگاوی دیموکراتیک بنرێن و لە ئیمراڵی دیدار لەگەڵ پارێزەران ئەنجام بدرێت. 25 ساڵە سەرۆکی گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانی تاکە کەسی ئیمراڵی لەژێر ئەشکەنجەدایە و 25 ساڵیشە لە ئاستی جیهانیدا تێکۆشان بۆ ئازادی جەستەیی بەردەوامە. لە مانگی پێشوودا 69 براوەی خەڵاتی نوبێل با ئیمزاکردنی نامەیەک وێڕای دەربڕینی ناڕزایەتی خۆیان لە بەرامبەر گۆشەگیری توندی بەڕێز ئۆجەلان داوای ئازادکردنیان کردووە. هاوکات لەگەڵ ئەم هەوڵانەشدا پایتەختی شارە ئوروپایەکان وەک ناوەندی پرۆتێستۆکردنی ئەم گۆشەگیریە توندا لێی هاتووە. لە لەندەن و بێرن و دوسڵدۆرف و بروکسل و زۆر شاری تر چالاکی بەڕێوە دەچێت. لە چالاکی دانیشتن لە لەندەن دژی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد لە بەردەم وزارەتەکانی بریتانیا سەردان بڕۆشۆ دابشکران. چالاکی دانیشتن بە ئامانجی تیشخستنە سەر گۆشەگیری ڕەهای سەر ڕێبەری گەلی کورد کە لە بەردەم بینای وزارەتەکانی بریتانیا لە داونینگ ستریت دەستی پێکردبوو و کۆتایی هات. کوردستانیان بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوون لە چالاکی بڵاوکراوە و برۆشۆر دەربارەی گۆشەگیری و فکری ڕێبەری گەلی کورد دابشکرا. لەلایەن ئامادەبووانەوە ستاندێکدانرا و لە ستاندەکەدا دەربارەی گۆشەگیری ڕێبەری گەلی کورد و کەمپینی ئازادی بۆ ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد زانیاری درا. هاوسەرۆکانی مەجلیسی گەلی کورد جەختیان کردەوە دەبێت ڕێگە بدرێت ڕێبەری گەلی کورد دیدار لەگەڵ پارێزەران و بنەماڵەکەی ئەنجام بدات. بانگەوازیان لە حکوومەت کرد دژی ڕژێمی ئەردۆغان هەڵویست نیشان بدا. هەروەها دەبێت CPT و کۆنسەی ئوروپا دژی گۆشەگیری ڕەها بێدەنگ نەبن. We're expecting from the Labour government not to blind their eyes onto this problem. چوارشەممە لە بروکسلی پایتەختی بێلژیکا لە ناوەندی زانیاریە هەرێمەکانی ئوروپای نەتەوە یەکگرتوەکان چالاکی نافەرمانی مەدەنی ئەنجامدرا. کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی ناوەندەکان ئەنجامدرا و پێویست بە ڕەوشی ئیمراڵی داوای زانیاری کرا و بانگەواز کرا بۆ هەڵگرتنی بەرپرسیارەتی. هەروەها کوردستانیان لە شاری دۆستۆرف لە بەردەم بینای پارتی سەوز بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد چالاکیان ئەنجامدا. فیدراسیۆنی جڤاکی ئازادی مێزۆپۆتامیا فەدمێت لە بەردەم بینای پارتی سەوز لە شاری دۆسڵدۆرف کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەست. لە ڕاگەیاندراوەکەدا سزای دیسیپلین و قەدەغەی دیدار و گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد شەرمەزار کرا و ناڕزایەتی بەرامبەر پێدەنگی پارتی سەوز نیشاندرا کە هاوبەشی حکوومەتی ئەڵمانە. کوردستانیان و دۆستەکانیان پانکارتی مافی مرۆڤانەی ئۆجەلان جێگەی سەودا و مامەڵە نیایان بەرز کردەوە و پێدەنگیان بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەری گەلی کورد شەرمەزار کرد. هەروەها چالاکی دانیشتن لە شاری فرانکفۆرتی ئەڵمانیا لەلایەن فەجەدەکە کاوە بۆ ماوەی 3 ڕۆژە بەردەوامە. لە چالاکیەکەدا دەستنیشان کرا هەتا ئازادی ڕێبەری گەلی کورد بە دینەیە درێژە بە چالاکیەکەیان دەدەن و وترا گۆشەگیری سەر ڕێبەرەتی تەنها لە زیندانی ئیمراڵی بەردەوام نییە. سزای لە سێدارەدان کە ئەمڕۆ لە زیندانەکانی ئێران دژی چالاکوانانی ژنی کورد دەسەپێنرێت و ئۆپەراسیۆنەکانی داگیرکردنی فاشیزمی ئەکەپا مەهەپا بەشێکە لەو گۆشەگیریە. هەروەها لە چوارچێوەی
چالاکیەکانی دانیشتنی دژی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد کە لە دەیان ناوەندی ئوروپا دەستی پێکردووە لە شاری ژنێڤی سوئیس ڕایش بەردەوام بوو. لە چالاکی دانیشتن لە شاری بێرنیش کوردستانیان دۆسیەیان دەربارەی گۆشەگیری و هێرشە داگیرکاریەکانی سەرباشووری کوردستان ڕادستی پەرلەمانی فدراڵی سوئیس ڕاکرد. کوردستانیان هەروەها لە ژنێڤ پاشگرتبوونەوەکە دۆسیەکان ڕادستی بەرپرسانی نەتەوەی گرتوەکان کرد. چالاکیەکە بە پێشنگایەتی کۆنسەی کوردی دیموکراتیکی سوئیسرا جەدەکە سوئیسرا و یەکێتی ژنانی کوردی ئەنجامدرا. هاوسەرۆکی ناوەندی جوواکی کوردی دیموکراتیکی ژنێڤ ڕایگەیاند لە 25 کانونی دووەمی 2021ەوە هەموو چوارشەممەیەک لە بەردەم نەتەوە یەکگرتوەکان چالاکی دانیشتن ئەنجام دەدەن و ڕۆژی دووشەممە دژی ئەشکەنجەی گۆشەگیری و بە داخوازی ئازادی ڕێبەری گەلی کورد لە دەیان شار چالاکی دانیشتن ئەنجام دەدرێت. هاوسەرۆکی جەدەکە سوئیسرا تیشکی خستە سەر هاوکاری پەدەکە بۆ داگیرکەران و بانگەوازی لە پەدەکە کردەست لەم خیانەتە مێژوویە هەڵگرن و هەروەها دەست لە خزمەتکردنی دەوڵەتی تورک هەڵگرن. لەلایەکی تریشەوە دژی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد لەلایەن دەم کوردی ڤێناوە لە بەردەم پەرلەمانی نەمسا چالاکی ئەنجامدرا. چالاکوانان پەیوەست بە گۆشەگیری بڵاوکراوەیاندا بەشکرد، هەروەها زانیاری دەربارەی ڕەوشی ڕێبەری گەلی کورد بە ئامادەبوواندرا. چالاکوانان چەندین جار دروژمی بژی سەرۆک ئاپۆیان بەرز کردەوە. پەرلەمانتاری پارتی سەوزی ئوسترالیا ئەبیگایل بۆید سیستەمی گۆشەگیری و ئەشکەنجەی ڕەهای لەسەر ڕێبەری گەلی کورد لە ناو پەرلەماندا کرد بە ڕۆژەف و داوای ئازادکردنی کرد. ئەبیگایل بۆید لە پەرلەمان جەختی کردەوە مافە گشتگیر و مرۆڤیەکانی ڕێبەری گەلی کورد کە لە شوباتی ساڵی 1999ەوە لەلایەن حکوومەتی تورکیاوە لە دوورگەی ئیمراڵی دەست بەسەرا پێشل کراوە. ئەمە تەنها هێرش بۆ سەر بەڕێز ئۆجالان نییە، بەڵکو هێرشە بۆ سەر گەلی کورد. هەروەها بۆید وتی لە ساڵی 2009ەوە مافی دیداری بەڕێز ئۆجالان لەگەڵ پارێزەرانی ڕەت کراوەتەوە و لە ساڵی 2021ەوە مافی دیدار لەگەڵ بنەماڵەکەی ڕاگیراوە. ئەم کردەوە پێشلکاریەکەی ئاشکرای یاسای نێودەوڵەتی و یاسای خودی تورکیایە. ئوسترالیا بەرپرسیارە لەوەی ڕخنە لە مامەڵی ستەمکارانە و نادیموکراتیکانەی دەسەڵاتدارانی تورکیا بگرێ. بۆید هەروەها ڕایگەیاند کە ڕێبەری گەلی کورد ڕۆڵێکی گەورەی هەیە لە تێکۆشانی گەلی کورد بۆ دادپەری و وتی ئەو لە دژی دەوڵەتی ستەمکاری تورکیا ڕەمزی 100 ساڵەی بەرخۆدانی کوردە. بۆید ئاماژەی بۆدا کە نابێت مافەکانی مرۆڤ و ئازادی عەبدوڵڵا ئۆجالان لە هیچ بارودۆخێکدا مامەڵە و سەودای پێوە بکرێت و داوای لە حکوومەتی ویلایەتی گالێری نوێ کرد پشتیوانی لە گەلی کورد و داوای ئازادی بۆ ئۆجالان بکات. هەروەها داوای کرد پێویستە حکوومەتی ئوسترالیا ئەم بەنگەوازیە ئاراستەی حکوومەتی تورکیا بکات. پێویستە حکوومەتی تورکیا بۆ ئەوەی بەڕێز ئۆجالان بتوانێت پارێزەر و بنەماڵەکەی ببینێت و ڕۆڵی خۆی لە چارەسەری دیموکراتیک و ململالی نێوان تورکیا و کورد بگێڕێت، ئازادی بکات. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە ناسنامەی دوو گەریلای شەهیدی ئاشکرا کرد کە لە مەتینا شەهید بوون و ڕایگەیان بە کەسایەتی گیانبازانەی خۆیان لە بەرەکانی بەرخۆدانەوە چوونە ناو مێژووی تێکۆشانمان. هاوڕێیانمان گەلهات کۆچەر و دۆغان عامودی لە هەرێمی مەتینا لە کاتی جیاجیادا لە هێرشەکانی دوژمندا شەهید بوون. هاوڕێیانمان گەلهات و دۆغان ئەوەی بە ئەرکی شۆڕشگێڕی خۆیان دانا کە لە کوێ هێرش بکرێتە سەرگەلەکەمان ئەوان لەوێ بن و بجەنگن و بەو تایبەتمەندیەشیان بۆ سەرجەمگەنجانی کورد بوونە نمونە. هاوڕێیانمان کە لە هەموو ساتێکی ژیانی تێکۆشانیاندا مۆرکی خۆیان لە سەرکەوتنی گەورەدا. هەروەها هاوڕێیانمان گەلهات و دۆغان بڕوایان بەوە هەبوو کە سەرکەوتن لە شەڕ و ئازادی گەلەکەمان تەنیا لە ڕێگەی تێکۆشانێکی فدایانەوە مسوگەر دەبێت. هەپەگە جەخت دەکاتەوە وەک هاوڕێیانیان سەرخۆشی لە بنەماڵەی بەنرخی هاوڕێیانمان و هەروەها سەرجەمگەلی وڵات پارێزی کوردستان دەکەین و بەڵێن دووبارە دەکەینەوە کە لە کوردستانی ئازاددا یادی ئەو جەنگاوەرانە بە نرخانە بکەینەوە. زانیاری لەسەر ناسنامەی هاوڕێی شەهیدەکانمان بەم جۆرەیە. عەبدوڵڵا ئەرسەلان بە نازناوی گەلهات کۆچەر لە شەرناق لەدایک بووە و لە 9 حوزەیرانی 2024 لە مەتینا شەهید بووە. هەروەها هاوڕێی شەهید ئەحمەد عومەر شەریف بە نازناوی دۆغان عامودی لە دەیر و زوور لەدایک بوو لە 7 حوزەیرانی 2024 لە مەتینا شەهید بووە.
ژنان لە هەرێمە جیاجیەکانی کەتەلۆنیاوە کە هەرێمێکی سەربەخۆی ئیسپانیایە کەمپێکیان دەربارەی ژنۆلۆژی ڕێکخست ژنانی بەشداربووی کەمپەکە لە ژێرناوی شەهید زەلال زاگرۆزی ژنۆلۆژی لە ساڵیادی فەرمانی 3 ئابدا بە پەیامێکی ڤیدیۆیی پشتگیریان بۆ شنگال دەربڕی. ژنان فەرمانەکەی شنگالیان شەرمەزار کرد و جەختیان کردەوە برینەکانی شنگال تەنها بە تێکۆشان و ڕێکخراوبوونی ژنان بۆ ئازادی ساڕێژ دەبن. ژنانی کەتەلۆنیا ڕایانگەیان پشتگیری لە خۆ بەڕێوەبەری شنگال دەکەن و هەروەها ئاماژەیشان بەوە کرد بە گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد ئاماژیان بە گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد کرد و داوایان کرد بۆ چارەسەری ئاشتیانە لە کوردستان دەست بەجێ ڕێبەری گەلی کورد ئازاد بکرێت. دانیشتوانی کەمپی پەنابەرانی مەخمور بە ڕێپێوانێکی جەماوەری بڕیارەکەی ئەنجومەنی دادوەری عێراقیان بۆ داخستنی سێ پارتەکە شەرمەزار کرد و ڕانگەیان داوا لە حکوومەتی عێراق دەکەین نەبنە هاوکاری دەوڵەتی داگیرکەری تورک. ڕێپێوانەکە لە بەردەم ڕێکخراوی خانەوادەی شەهیدانی کەمپی پەنابەرانی مەخمور بە دروشمی بژی بەرخۆدانی ڕێبەراپۆ و بژی بەرخۆدانی شنگال بە هەڵکردنی ئاڵای ڕێبەری گەلی کورد دەستی پێکرد و تا بەردەم پارکی شەهیدان بەردەوام بوو. لە دواییدا لەسەر ناوی دانیشتوانی کەمپی پەنابەرانی مەخمور لەلایەن دڵژینکارە ئەندامی ئەکادمیای شەهیدجیانەوە ناسنامەی خوێنرایەوە. لە ڕاگەیاندراوەکەدا جگە لە شەرمەزارکردنی ئەو بڕیارە دەڵێت ئێمە وەک خەڵکی کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخمور بانگەواز لە حکوومەتی عێراق دەکەین کە دەست لە خۆسەری شنگال نەدەن و بە پێچەوانەوە بۆ بەهێزکردنی ببنە پشتیوان نەبنە هاوکار و پشتیوانی دەوڵەتی داگیرکەری تورک یان خۆیان بە کەم تەرخەم دەزانن لە بەرامبەر جێنۆسایدی زەدیەکان با کردار بیسەلمێنن دەست لە هەڵەکانیان هەڵبگرن و دەرفەت و توانستی پێکەوە ژیان و ئاشتی لە ناوچەکەدا بڕەخسێنن. یەکێک لە فەرماندەکانی مەجلسی سەربازی دەیرەزوور نووری خەلیل تیشکی خستە سەر پێکدادانەکانی ئەم دوایانە لە گوندەواری ڕۆژهەڵاتی دەیرەزوور و وتی ئاستەنگی مەزن دژی هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەن بە تایبەت حکوومەتی دمەشق هەوڵ دەدات ئاسایشی هەرێمەکە و بە تایبەت دەیرەزوور تێک بدات ئەوەش بەهۆی گرنگی استراتیژیکەکەیەوەیە. بەڵام هێزەکانی سووریای دموکراتیک قەسەدا هەردەم ئامادەیە وڵامی هێرشی ملیشیاکانی ئێران و چەتەکانی حکوومەتی دمەشق بداتەوە. خەلیل ئەو تۆپبارانە دژوارەی شەرمەزار کرد کە بووە هۆی شەهیدبوونی هاوڵاتیانی سیڤیل. هەروەها ڕۆڵی دانیشتوانی لە پشتیوانی قەسەدا بەرز نرخاندوڕێگەن ئەوان ئامادەن وڵامی هەموو هێرشێک بدەنەوە تاکو و ئارامی و سەقامگیری هەرێمەکە مسوگەر دەکەن. بەرپرسی کۆمیتەی دیپلۆماسی کەژار ڕۆزارین کەمانگار سەبارەت بە دووەمین ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی وتی شۆڕش سەرکوت نەکراوە و بەردەوامە پێشنگەکانی ئەو شۆڕشە لە زیندان تێکۆشان دەکەن. کەمانگار ئاماژەی بە شۆڕشی ژینا دەکات و دەڵێت شۆڕشەکە زۆر ڕادیکال بوو بە پەیامی ڕادیکالانە دەستی پێکرد و هەر بۆیە تاکو ئێستاش بە شێوەیەکی ڕادیکالانە بەردەوامە. گەورەترین کاریگەری لەسەر کۆمەلگا گۆڕانکاری ذهنیەت و شێوازی تێکۆشان بووە واتە شۆڕشی ژنجیان ئازادی سەرکوت نەکراوە و بەردەوام تەنها هێزێکە بە شێوەیەکی تر کانالیزە بووە. یەکێک لەو هەڵویستە ڕادیکاڵەکانی گەل نەڕۆشتنە بۆ دەنگدان چونکە ئەو دەسەڵاتە قبول ناکات و بە چارەسەری نابینێت و گەل خواستی گۆڕانکاری خۆی پیشان داوە. لە شاری کەرکووک لەژێر ناونیشانی پرۆژەی ئینسیکلۆپێدیای گوند و لادێکانی پارێزگای کەرکووک کۆڕێک بۆ نووسەر و مێژوونووس سمکۆ بەهروس سازکرا. جێگەی ئاماژەیە مامۆستا سمکۆ بەهروس ساڵانێکە خەریکی پرۆژەی ئینسیکلۆپێدیای گوندەکانی پارێزگای کەرکووکە. لەمڕۆوە کاری زۆری کردووە و لە کۆڕەکەدا بە وردی باسی پرۆژەکەی کرد. جێی ئاماژەیە سەدان گوندی کورد لە ساڵانی 1963 74 1970 و 1970 و ساڵانی دیکە خاپور و کاولکران و خاکەکەیان لەلایەن عەرەبەکانی هاوردەوە داگیر و زەوت کراون. کرۆچی مێژووی نوێی کورد لە تایبەتی لە باشووردا لە پرسی کەرکووک کاچڕەدێتەوە بەڕاستی 100 ساڵە زیاتر لە 100 ساڵە یعنی هەر لە شۆڕشەکەی شێخ مەحموود و بەرەنگاربوونەوەی سڵای ئینگلیز لە دەربەندی بازیان هەتا دەگاتە ئێستا کێشەی ئێمە کەرکووکە. گرینگە بیڵێن ئێمە لە چەند ساڵی داهاتوودا کە نزیکەی 12 ساڵشم خایان ئینسایکلۆپیدیای کەرکووکمان پێنایە بەرهەم دەتوان بڵێن دەستە جەمعی کۆمەڵێک لە نووسەرانی کەرکووک و هەولێر و سلێمانی تەنانەت دۆکیشیکە و بەشێکی زۆری لە نووسەرانی کەرکووک شتیا بوو. پرۆژەی سەرکەوتنی ئینسایکلۆپیدیای کەرکووک
زەحمەتێکی زۆرمان چێشت بە پێی بۆ ئەوەی کە نووسەران و ڕۆشنبیران هەرێکە ڕاو بۆ چوونی تایبەتی خۆیانەیە ئەوەی کە لە هەڵسەنگاندنی مێژووە قسەیان کردووە توانیمانە بناغەیەک بۆ هەموو لایەنەکانی مێژووی کەرکووک کە لە پووری کەرکووک شوێنەواری کەرکووک بخەینە ڕوو یەکێ لە بەرگەکانی بەرگی جیپۆلەتیکی پارێزگای کەرکووکە لە بەرگی یەکەمدا جیپۆلەتیکی کەرکووکمان خستە ڕوو یەکێ لەو بوارانە گوند و لادەکانی پارێزگای کەرکووک بەیاتی بەرپرسی ڕێخستنەکانی باکووری ڕێکخراوی بەدر ڕاگەاندووە یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕێگەی کۆکردنەوەی دەکورسیەوە یەکلا بووتەوە ئیدارەی خۆجەیی کەرکووک پێک بهێنێت و ئەو بابەتە یەکلا بووتەوە ئەویش دوای ئەوەی بەشێک لە ئەندامانی ئەنجومەی پارێزگا لە پێکاتی عەرەبی چوونەتە بەرەی ئەو هێزەوە بەیاتی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا بە پێگەی تۆڕی هەواڵی عێراق INN ڕایگەاندووە کۆتلەی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگا زۆرترین کورسی بەدەستێنا و شایانی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی پارێزگای کەرکووکە و بۆ پێی دەتوانێت دەکورسی بۆ دروستکردنی حکوومەت کۆبکاتەوە هەروەک دەڵێت قەیرانی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی کەرکووک کۆتایی هاتووە لە ماوەی چەند ڕۆژی کەمی داهاتوودا ئیدارەی کەرکووک پێک دەهێنرێت ئەوەش پێشاتنی محەممەد تەمیم نوێنەری محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیران بۆ بەڕێوەبردننی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە پێشتر ڕاگەاندرا کە سوودانی سەرۆک وەزیران محەممەد تەمیمی وەزیری پلاندانانی فیدراڵی ڕاستپاردووە ئیدارەی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکات بۆ پرسی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی ئەو پارێزگایە. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.